چەند ڕۆژێکە لە پارێزگاکانی هەرێم قەیرانێکی قۆڵی غازی ماڵان سەری هەڵداوە و کێشەی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە. لە هەندێک شوێن نرخی یەک بتڵ غاز لە 20,000 دینار نزیک بۆتەوە. علی حەمە ساڵح سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پەیامدا ئاشکرای کرد لە 140 پشکەکانی کۆمپانیای سوورگاز ئەو کۆمپانیایی کە تەندەرەکەی بۆ دەرچووە مۆڵکی ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانیە. ئەو کۆمپانیا عەقدەکەی بۆ دەرچووە بهینە هەر لە 140 هی ئیدارەی گشتی یەکێتیە هەر لە 140ەکەی، بەڵام بە دڵنیاییەوە گەرم نەقلە نەدرا بە کۆمپانیایەک ئەم کۆمپانیا و کۆمپانیاکەی پێش و بەردەوام بووایە مەسەلەن وەکو 10 ڕۆژ پێش ئێستا 20 ڕۆژ پێش ئێستا چی قسەیان نەکرێم هێزەیە چوو ناوێ بۆیە بە دڵنیاییەوە بەخوا ئەمە نەشەڕی پارتیە و نەشەڕی خزمەتی سلێمانیە و نەشەڕ شەڕی ئەو شتانی یعنی با خەڵک بەلاڕێیانە بڕێت. هەروەها کۆمپانیای گۆڵدن جاگوار ئەو کۆمپانیایی کە پێشتر گرێبەستی گواستنەوەی غازی ماڵانی بۆ هەموو هەرێمی کوردستان هەبوو لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند دروستبوونی قەیرانی غاز هیچ پەیوەندێکی بە ئەوانەوە نییە، بەڵکو کۆمپانیای تازا کەرەستەی پێویستی بۆ گواستنەوەی غاز و جێبەجێکردنی کارەکانی نییە و نرخی غازیشی گران کردووە. ئەم قەیرانە کە دروست بووە بەهۆی ئەوە دروست بۆ زیاتر کۆمپانیا وەک سونخانش ئاماژەی پێ کۆمپانیای تازە کەرەسەی پێویستی نەبووە، کەرەسەی پێویستی نەبووە بۆی کە بتوانێت ئیشەکە ئەنجام بداوە. خاڵکی تریش سعری بەرز لێاوە خۆی دانەغاز سعرەکەی دیاری کردەوە 346 دلار ئەمە سعری حکومیە، کۆمپانیای تازە بە 346 دلارکە وەری گرتووە، یعنی جگەل لە مەسروفات و 17 دلاری وەزارەتیش ئەچێتە سەری، یعنی ئەمە هەموو ئەوانە چێتە سەری ئەو مەجبوریشە بە 346 دلار دابینی کا بۆ حکوومەت هێرەمی کوردستان بۆ معاملەکان لەبەر ئەوە کێشەکە دروست بووە ژینا هیچ پەیوەندی بە ئێمە نەبووە. لە بەرامبەردا ڕێباز سدیق بەرپرس لە کۆمپانیای سوورگاز لە پەیوەندێکی تەلەفۆنیدا تایبەت بە پەیام قسەی بەڕێوەبەری کۆمپانیای گۆڵدن جاگواری بە پڕوپاگەندە ناوبرد و وتی لە ئێستادا پرۆسەکە بێکێشە بەڕێوە دەچێت و قەیرانی غاز وەکارەکەی و ڕێگریانە بوو کە لە کۆمپانیاکەیان دەکرا نەکەمی کەرەستەی گواستنەوەی غاز. هەروەها دڵنیایی لەوەشدا بە هیچ شێوەیەک نرخی غاز گران نابێت. هاوکات ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی حکوومەت هێرێم ڕایگەیاند بە بڕیاری سەرۆکی حکوومەت پۆلیسی نەوت و گاز ڕاست پێدراوە بۆ پاراستنی گەڵگەی غاز لە کەرمیان و کارمەندانی کۆمپانیای گواستنەوەی غازی شلو سەرپێچیکارانیش ڕوبەڕووی یاسا دەکرێنەوە و دەدرێنە دادگا. ئەو دام و دەستگانێک کە پەیوەنددارن بە ئەرکی خۆیان هەستن بە تایبەتی پۆلیسی نەوت لەسەر فەرمانی جەنابیان ڕاست پێدرا بۆ ئەوەی هەم کێڵگەکە وەکو پێویست بپارێزن هەمیش هاتوچۆی کۆمپانیەکە و گواستنەوەی غازی شەل. بە تاکید ڕوبەڕۆی یاسایان دەکەینەوە و هەر کەسێک تەجاوزش بکە لەسەر یاسا و تەجاوز بکە لەسەر ئەو خەڵکەی کە ئیش دەکات لەو شوێنە بە ڕوبەڕۆی یاسا دەکرێتەوە و دەدرێتە دادگا. هەتا ئێستا نەخێت. دووسینگەی مەحموود سەنگاویش لە ڕاگەیەندراوێکدا ڕەتی کردەوە ناوبراو دەستی لە تەقەکردن لە تەنکەرەکان هەبێت و ڕایگەیاند ئەوە تەنها ڕێگریەک بووە کە لەلایەن خەڵکی ناوچەکەەوە دژ بە قۆڕخکاری کۆمپانیایەکی سەربالایەنێکی سیاسی داریکراو لە بەرگی حکوومەت داکراوە. بە پێوتەندەری کە بۆ کۆمپانیای سوورگاز دەرچووە نرخی یەک تەن غاز بە 346 دلار دەبێت، لە کاتێکدا لە ساڵی 2019 کۆمپانیای جاگوار تەنێک غازی بە 330 دلار وەرگرت بوو. بەمەش مەترسیەوە هەیە ئەم بڕە زیادەیی کە ئاخراوتە سەر نرخی غاز لەسەر هاوڵاتیان ساغ بکرێتەوە و نرخی یەک بتڵ غاز لە 7500 دینارەوە بۆ 11000 بەرز بێتەوە کە ئەمەش جارێکی دیکە هاوڵاتیان دەکات بە قوربانی تەماحی کۆمپانیا حیزبیەکان و پشکێنەی بەرپرسانی هەرێم. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.